عزیزان و خۆشەویستانمان جوانترین سڵاتان لێبێ یاوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازین عزیزانم بۆ هیواین کە ئەم ئێوارەش بە بڕگە بابەتەکانمان میوانێکی ڕوحسووکی نێو ماڵەکانتان بین و هەتا کۆتاییش لەگەڵمانە بمێنەوە ئەم ئێوارە چەند راپۆرتێکی تایبەتمان بۆ ئامادەکردن لەگەڵمانە بن. بە دروشمی ئەنفال ئازارێکی بەردەوامە ڕێکخراوی ئاشتیگەل بە هاوکاری پەیمانگای هونەرە جوانەکانی شەهید جەعفەر لە کۆیە. بە بۆنەی 32هەمین ساڵی دەستپێکردنی پرۆسەی ئەنفال سیمینارێکی ڕێخست بۆ مامۆستا قاسم کازم هەروەها کورتەفیلمی چنار و هێمن نمایشکرا لە دەرهێنانی عیزدەدین قادر لەبا کە باز لە ڕووداوێکی ڕاستەقینەی ئەنفال دەکات. با دروشمی ئەنفال ئازارێکی بەردەوامە ڕێکخراوی ئاشتیگەل باوکاری پەیمانگای هونەرە جوانەکانی شەهید جەعفەر لە کۆیە و بە ئامادەبوونی هونەرمەندان و خوێندکاران سیمینارێکیان ڕێخست. سیمینارەکە لەلایەن چالەکوانێکی بواری ئەنفالەوە پێشکەش کرا بە ئامانجی ئاشناکردنی شاڵاوی بەدناوی ئەنفال بنەوەی ئێستا. ئێمە ڕێکخراوی ئاشتیگەل لە درێژەی کار و چالاکیەکانماندا ئیمڕۆ توانیمان لەگەڵ بە هاوکاری پەیمانگای هونەرە جوانەکانی شەهید جەعفەر کە هەڵسین بە ئەنجامدانی ئەم چالاکیە کە ئەم چالاکیەش خۆی گرتبوو لە نمایشکردنی کورتەفیلمی و بەناوی چنار و هێمن کە دەرهێنەرەکەی مامۆستا عیزدەدین قادرە. هەروەها زۆر سوپاسی مامۆستا قاسم کازم دەکەین ئەوی جەنابیشیان کە باتی لە ڕووداوەکانی ئەنفال کرد. ئێمە وەکو ڕێکخراوی ئاشتیگەل درێژە بە کار و چالاکیەکانمان دەدەین پێمان باش بۆ ئەمڕۆ ئەم چالاکیە لە شاری کۆی ئەنجام بدرێ. دیارە من ئەمڕۆ لەم سیمینارەیە پەیامەدەم بە نەوەی داهاتوو بە خوێندکاران پێیان دەڵێم ئەنفال زامێکی قوڵە بەدەستەیگەلێکی ستەمدیدەوە. ئەنفال هەرتەنیا ئەوە نیە کۆمەڵێک کەس شەید بوونە ئەنفال کاریگەری بە دوای خۆیان جێهێشتووە بۆیە پێیان دەڵێم قەدری ئەم ئازادی ئەمڕۆی کوردستان ئەنفالە بەرهەمی خوێنی ئەنفالە ئەمڕۆ کوردستان ئازادە ئەنفال بەم ڕۆژێکیانوە ناوی ئەنفال لە یادکەین ئەنفال زامێکی گەورەیە بەدەستەیگەلێکی ستەمدیدەوە بۆیە پێتان ئەڵێم یەک ڕیز بن یەک دەنگ بن ئەمڕۆ کوردستان بەڕاستی کە سوکاری ئەنفال خاوەنی ڕاستەقینەی کوردستانە هەموو کەسێک دەتوانێت شانازی بە ئەنفالەوەکە ئەنفال بە مڵکی خۆی بزانێ. دواتر لە ڕێگەی داتاشۆوە کورتەفیلمی ڕاستەقینەی چنار و هێمن نمایش کرا کە لەلایەن دەرهێنەر عیزدەدین قادرەوە ئامادە کرابوو. لە پەیمانگای هونەرە جوانەکانی شاری کۆیە ئێمە هەستین بە نیشاندانی فیلمێک بە ناوی بەفرێکی ڕەش کە باز لە دوو مناڵی پەپولە ئاسایی باوگ ئەنفال کراوەکات کە لە ساڵی 1992 لە سنووری سەید سادق لە ناو بەفرا لە ڕێگای خوێندنە ڕق بوونەوە. دیارە کارەکەمان لە ساڵی 2003 بە بەرهەمێناوە و ئێستا نمایشمان کرد بۆ خوێندکارە خۆشەویستانە کە بۆی بزانن لە دوای کارەساتی ئەنفال تەنها شاڵاوی ئەنفال نەبووە لە دوا بە دوای ئەنفالیش چەنەها تراژیدیای تر بۆ گەلی کورد بەجێماوە. هونەرمەندان و ئامادەبووی ئەم چالاکیە ئاماژە بۆ ئەوە دەکەن زیندوو هێشتنەوە و جێڕانەوەی ئەو کاراساتانەی کا بەسەر میلەتی کووردا هاتووە با گرنگ وەسف دەکەن و داواکاریشن هەوڵی زیاتر بدرێت بۆ بە جینۆساید ناساندنی ئەنفال. ئەگەر ئێمە باسی میلەتی کورد بکەین لە ڕۆژی دروستبوونانەوە تا ئێستا دامانە پڵۆسێنن ڕۆژێ لە ڕۆژان ئاشتێک خۆشەویستیەک ڕێزێک بە خۆمانەوە نەماندیوە. لە دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئێمە هاین بووین ناومان حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەوەی کەوا گرنگە ئێمە چەند هەوڵ بین ئازارەکانی ئێمە بیکەنێ مێژوەک و بۆ خۆمان بۆی بۆ گەنجە تازەکان و بۆ ئەو جیلی پێ بگەێنین
کە ئێمە ئازارمان کێشاوە بە ئازاری هەموو لاکان حکوومەتێک دروست کراوە ئەو حکوومەتە هەوڵەدا کورد ببێ وجودی ببێت تاریخەکەی بنووسرێتەوانێ هامیش نەکرێ لە پراوێزە باس نەکرێ ئەنفال کە ئێمڕۆ باسمان کرد ئەنفالێکێکە لەو زمانی کە هەردەم هەتا دنیا و کورد هەبێ مێژوویەکە لای ئێمە وەکو هەموو مێژە چالەشەکانی میلەتی ئێمە کە لە شۆڕشەکانە کردویانە و فەشەلیان هاانیەوە یا سەرکەوتون یا بۆ لەبەر ئەوە ئەم ئازارانە بۆی بۆ جیلانی دوای خۆشمانیان بڵین کە پێ ئەگەن ئەوان ئەم خۆشەی کەیبینن ماندووبوون و هیلاکبوونی ئەو سەرکردە و قارەمان و ئازانە بووە کە وەختی خۆی تێکۆشاون هەوڕیان ناوە و مەزاری پیرۆزیان لەم دنیاە ئەم مێژویان دروست کردو. پرۆسەی ئەنفال لەلایەن ڕژێمی بەعسی لە ناوچووەوە با 8 قۆناغ ئەنجام درا و کە 1970,000 هاوڵاتی بێتاوان بەرەو بیابانەکانی خوار و عێراق ڕاگوێزران. ئەم تاوانە تا ئێستاش زامێکی لەبیر نەکراوە لە بیر و هزری کەس و کاریان و گەلی کورد. کاروان نازم تایبەت بە بەرنامەی ئەمڕۆی گەلی کوردستان کۆیە. سپاس بۆ هاوکارمان کاروان نازم بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە بۆ هیواین کە چیتر گەلی کورد زامی ئەنفال و زامەکانی تیکە یاخود ئەوە ڕووداوە تراژیدیانە نەبینێتەوە و ئیتر کار بکەین لەسەر بەرهەمە هونەریە شادەکانمان. بەڵێزیزان کۆڕی ناساندنەوە بڵاوکردنەوەی بەرهەمێکی تری کتێبی گۆشەنیگاکانم بۆ نووسەر و کتێب کنێر عەبدوڵڵا ببورن بەڕێوەچوو. کافێنێتی ئەم نەسوورەکەیە لە شاری سلێمانی ژمارێکی بەرچاو لە نووسەران و ڕۆشنبیرانی ئەم شارە لێرەدا کۆبوونەتەوە بە مەبەستی بڵاوکردنەوە و واژۆکردنی نوێترین کتێبی نووسەر کنێر عەبدوڵڵا کە ستافی ڕۆژنامەی کوردستانی نوێ هەستاون بە ئامادەکردنی ئەم کۆڕە و چاپکردنی کتێبەکەی. بەڵێ ئەم بەرهەمەکە بە کتێبی گۆشەنیگاکانمە بەرهەمێکە کە لەلایەن کوردستانی نوێەوە چاپکراوە لە سێ بەشی دیاریکرا و ڕەهەندی جیاجیای وتارەکانە خۆی ئەبینێتەوە کە هەر وتارەی لە نێوان 1500 بۆ 2500 وشەیە توانم بڵێم نیشەلی کۆڵینەوەیەکە بۆ خۆی کە لە 240 لاپەڕەیە خۆی بینیوەتەوە بەشێکی گزارشتە لە بابەتەکانی تایبەتمەندە بە ژنان بەشێکی گزارشتە لەسەر بۆ پێناسەکردنەوەی سەرجەم ئەو چەمکانی پەیوەندیدارن بە مای فێمرۆ بە یەکسانی بە دیموکراسی بە کۆمەلگەی مەدەنی و بەشێکی تایبەتمەندە بە ڕێگە چارەسەرەکان لەمەڕ ئەو کێشە و گرفت و هۆکارانەی کە لەناو کۆمەلگەی کوردیا بوونی هەیە. هیوادارم بەم بەرهەمە توانی بێتم کە شوێنی خۆی بکاتەوە و پڕکردنەوەی ئەو بۆشاییە بکە لە کۆمەلگەی کوردیا بوونی هەیە. هەر لەم ئێوارە کۆڕەدا چەند پارچە میوزیکێک لەلایەن میوزیکشنی ناوداری کورد ئالان عارف پێشکەش کرا و لەلایەکی دیکەوە گفتوگۆیەکی ئەدەبی سەبارەت بە کار و بەرهەمەکانی نووسەر کرا. ئەم کتێبەی کنێرخان تاوان کنێرخان چالاکوانێکی بواری کۆمەڵی مەدەنیە و لە بواری مەسەلەی ژین شادەنووسێ هەموو ڕۆژنامەنووس وەکو هەمووکو نووسەریش وەکو چالاکوانێکی کۆمەڵی کوردەواریش ئێمە وەزیفەی خۆمان منزانی ئەم کتێبەی بۆ چاپ بکەین. تاوان بەرهەمەکەی بریتێ لە کۆمەڵێ لێکۆینەوە نووسین کە پێکەوە وەکو یەک پاکێج خەمەکانی مەسەلەی ژن خەمەکانی مافی مرۆڤ خەمەکانی مەسەلەی ئازادیەکان دەردەبرێەوە من پێم وایە کتێبێکی شایانی خوێندنەوەیەوە دیواداریشم کە خوێنرانی بەرهەمەکانی کنێرخان وهروە خوێنرانی کتێبەکانی کوردستانی نوێش ئەم دیوە لە ئەم کتێبە ببینین کە شایانی خوێندنەوە دیارە لە پێشەوە زۆر سپاس بۆیەوە و پیرۆزبایی لە کنێرخانەکەم بەڕاستی ئەم بەرهەمەی ئەمڕۆی کە گۆشەنیگاکانی خۆیەتی لە بۆچوون و لە کۆمەڵێک وتارەکە لەو کتێبایە کۆکراوەتەوە دیارە کنێرخان بەڕاستی بەپێی ئەزمموی خۆی بە تایبەت لە بواری مافەکانی ژنان یان جێندەر ئەمانە دیارە شارەزایکی باشی هەیە ئەزمونێکی باشی هەیە بۆیە تەسەوڕ مایە ئەو کتێبی کە
ئەبێت هیچێک لە سەرچاوە باشەکان بەڕاستی لەو بارەیە کە چەندین بابەتی پشتی بەسووە بە توێژینەوە و بە بابەتی زانستی و بە سەرچاوە بۆ وتارەکانی کە هەمووی کۆمەڵە زیاد لە 20 وتاری دوور و درێژە وتارەکانی هەمووی چێتە خانەی لێکۆڵینەوەیکی کورد کە هۆش بەڕاستی جێگای تێرامان و یان خوێندنەوەی خوێنەرانە بە تایبەت توانم بڵێم لە توێژی یان لە ڕەگەزی مێ ینی تەرکیز بکەنە سەر کە بزان ئافرەتێکەیە بەو شێوە بەو سەقافەتە جوانە ئەنووسێت کەەوەش بەڕاستی جێگای دەستخۆشیە. یەکێکە لە دیارترین و چالاکترین ئەو ژنانی هەمیشە هەوڵی بۆ چەسپاندنی پێگەی ژنان داوە. لە ساڵی 1990ەوە بێدابڕان لە یەکێتی ژنانی کوردستان کار دەکات و لە ساڵی 2001ەوە دەستی کردووە بە نووسین و خاوەنی 100 وتار و بەدەیان توێژینەوەیە و خاوەنی 15 کتێبی چاپکراوە کە دوایینیان کتێبی گۆشەنیگاکانمە و ئەمڕۆ پێشکەشی خوێندرانی دەکات. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی ژیان. سپاس بۆ هاوکارمان ژین بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە و دەستخۆشیش لە خاتوکنێرەکەین. خاتون گیان نمونە زۆر بێت و بەردەوام بێت لە کتێبە جوانەکانت. عزیزانم 35مین فیستیڤاڵی فەجری میوزیکی لە تارانی پایتەختی ئێران دەستی بەکارەکانی کرد و چەندین گروپی میوزیک لە دەروەی ئێران بانگێش کرابوون بۆ فیستیڤاڵەکە. سی و پێنجەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی موسیقای فەجر بۆ ماوەی 9 ڕۆژ لە 6 هۆڵی وەحدەت، ڕوودەکی، نیاوەران، سوورە، ئازادی و میلاد بەڕێوەچوو. فێستیڤاڵی موسیقی فەجر کە لە زنجیرە فێستیڤاڵی هونەری فەجردایە و بە بۆنەی یادی سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران هەموو ساڵێ لەم مانگەدا بەڕێوە دەچێت. ئەم ساڵیش بە بەشداری گروپانی موسیقای ناوخۆیی و دەرەکی بەڕێوەچوو. گروپەکان لە فێستیڤاڵی موسیقی ئەم ساڵ لە 4 بەشی کلاسیک، فۆلکلۆریا سونەتی، پۆپ، جاز بەرنامەکانیان پێشکەش کرد. 71 گروپی موسیقا لە چوارچێوەی ئۆرکێست، فۆلکلۆر، پۆپ لە ناوخۆی ئێران بەشدار بوون کە هەرکام لە بەشی تایبەتی خۆی هەڵسەنگاندنی بۆ دەکرا. لە دەرەوەی ئێران و لە بەشی نێودەوڵەتی 10 گروپ لە چوارچێوەی دۆئێت، کوارتێت، ڕێسیتاڵ و جەز و فۆلک بەشدار بوون کە ئەمانیش بە هەمان شێوەی ناوخۆیی لە بەشی تایبەتی نێودەوڵەتی هەڵسەنگاندنیان بۆ دەکرا. دکتۆر شاهین فەرهەد بەڕێوەبەری باڵای ئەم فێستیڤاڵە لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی فێستیڤاڵی ئەم ساڵ و جیاوازی لەگەڵ ساڵانی ڕابردوو وتی: من شاهین فەرهەد دەبیر جەشنوارەی موسیقی 35. من شاهین فەرهەتم بەڕێوەبەری 35مین خۆلی فێستیڤاڵی موسیقای فەجر. لە خاڵە بەرچاوەکانی فێستیڤاڵی ئەمساڵ جۆراوجۆری گروپە موسیقاکان بوو، واتە لە کلاسیک و پۆپ و فۆلکلۆر تا جەز و بەشی منداڵان و ژنان لەم خولەدا جێکرا بوو و هەر کەس بە پێی حەز و داخواستی دەیتوانی بێت و بینەر و بیسەری موسیقای خۆی بێت. ئەمساڵ ئێمە بانگێشتی گروپی زۆر باشی دەرەکیمان کردووە کە لە وڵاتانی ئیتالیا و فەڕەنسا و نەمسا و چەند وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گروپگەلی موسیقای بەناوبانگ بەشداریان کردووە و دەتوانن بڵێم گروپەکان لە بواری تەکنیک و بەڕێوەبردنی کارەکانیان زۆر بەباشی پێشکەشیان کرد و بە گشتی تا ئێستا فەستیڤاڵێکی سەرکەوتومان هەبووە.
لە فستیواڵی موسیقای فەجر بەشێکی تایبەت بە خانمانی تێدایە کە گروپی موسیقای خانمان کە گۆرانی بێژ و ژەنیارەکانی هەمویان خانمن لەم بەشە تایبەتەدا بەرنامەی خۆیان پێشکەش دەکەن و تەنیا خانمان بۆیان هەیە ئەم کۆنسێرتە یا بەرنامەی موسیقیە ببینن و هیچ پیاوێک بۆی نییە لە هۆڵی بەڕێوەچوونی کۆنسێرتی ژنان بوونی هەبێت. هەروەها بە هیچ کەس تەنانەت بەڕێوەبەرانی کۆنسێرتەکەش ئیزنی گرتنی وێنە و تەسویر نادەن، هەر بۆیە ئەم بەشە لە ڕێزی داخراوترین بەشەکانی موسیقای ئێراندایە. بە شێوەیەکی گشتی لە ئێران گۆرانی وتن بۆ ژنان نایاسایی و ناشەرعیە. ئەوە ماوەی 15 ساڵە کە ئیزنی کۆنسێرتی تایبەت بۆ خانمان کە بینەریشیان تەنیا خانمن دراوە و ئەم کۆنسێرتانە لە شارە گەورەکان وەک تاران و ئەسفەهان و شیراز بەڕێوە دەچێت. ئەگینا ئەگەر ژنێک بیهەوێ گۆرانی بڵێت دەبێت دەنگی لە ژێر دەنگی پیاوێک دابێت و دەنگی پیاوەکە بەسەر دەنگی خانمە گۆرانی بێژەکەدا زاڵ بێت و دایپۆشێت. علیڕەزا ئیراننێژاد لێکۆڵەر و پەیامنێری تایبەتی بەشی موسیقای بنکەی هەواڵی ئێرنا سەبارەت بە فستیواڵی ئەم ساڵ و جیاوازیەکانی لەگەڵ ساڵانی ڕابردووتی جمهوری اسلامی ایران ایرنا با توجه به شرایط بحرانی چند ماه اخیری که سەرەڕای کێشە و گرفتەکانی چەند مانگی ڕابردوو کە لە ئێران ڕوویداوە و کێشەی گەورەی ئابووری کە چەند ساڵێکە بەرەوکی خەڵکی وڵاتەکە میگرتووە بەپێی ئەم هەموو کێشە و گرفتە کە دەیبینم و ڕۆژانە ڕوبەڕوویان دەبینەوە بەڕای من تەنیا دامەزران و بەڕێوەبردنی فێستیواڵگەرێک لەم جۆرە لەم قەبارەیەدا کارێکی زۆر گەورەیە کە ئەمە توانیمانە بیکەین و لە ئێران کراوە. بەڕای من ئەگەر وڵاتێکی دیکە ئەو کێشانە هەبوو بە نەتوانرا بە فستیواڵێک لەم جۆرە بەڕێوە چووبە. هەر بۆیە پێم وایە ئەمە جێگای ڕێزە کە فستیواڵەکە داناخرێت و بەڕێوە دەچێت. لە ڕاستیدا من لەم چێشەوە کە بەشدار بووم لە فستیواڵەکەدا هاتووم بەرنامەکان و گروپە موسیقیەکانم لە نزیکەوە دیتووە ئەوەی کە دیتومە ئەوە بۆ کە فستیواڵی ئەم ساڵ وەکو ساڵانی ڕابردوو زۆر بەڕێکی بەڕەوە دەچێت، هەرچەند ئەوە ڕای منە و زۆر کەس شاید لەگەڵ ئەو ڕای من نەبن و قبولیان نەبێت. لە ماوەی ئەم چەند شەوە کە هاتووم بۆ هۆڵەکانی فستیواڵ و بەنامەکانم بینیوە ئەوەی کە بینیمە ئەوەیە کە گروپەکان لە بواری تەکنیک و کوایلەتی بەڕێوەبردنی موسیقاکانیان زۆر ئاستێکی باش و بەرزیان هەبووە. هەرچەند ئەوەش دەبێت بڵام کە چەند مانگ پێش دەستپێکردنی فستیواڵەکە شەپۆلێکی بایکۆت لەلایەن هونەرمەندان ڕێکخرا بوو، بەڵام من دژ بەم جۆرە بایکۆتانم. لە ڕاستیدا من پێم وایە ئەم جۆرە بایکۆتانە نەیانتوانیوە کاریگەریان بێت لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی فستیواڵی ئەم ساڵ. مەڵێ ئازیزانەوەی کە بینیتان راپۆرتێ بوو لەسەر 35مین فستیڤاڵەکانی تاران، بەڵام ئەوەی کاجی سەرنج بوو لەو هاوکارمان کە باسی کرد لە راپۆرتەکەدا ئەوە بوو کە خانمان ئەبێ لە شوێنێکی زۆر داخراوە بن کە پرۆڤی خۆیان بکەن یاخود چالاکیەکانی خۆیان پێشکەشکەن، لەگەڵ ئەوەشدا بە هەموو شێوازێک گۆرانی و کۆنسێرت بۆ ئافرەت لە تاران یاخود لە ئێراندا قەدەغێ و سەیریش ئەکەین ئەو هەموو هونەرمەندە تایبەتی تێدا هەڵکەوتووە لە ئێراندا. ئەمە هیوای سەرکەوتنیان بۆ خوازین کە بەردەوام بن و پێم خۆشە سپاسی سپۆنسەری جلوبەرگەکانیشم کەم کە ZS مۆدێلی تابان و سپاس بۆ ئێوەش کە هەتاکوی ئێستا بینەرمان بوون. ئێمەتان بە میوانێکی ڕخسوکی نێوماڵەکانتان قوبوڵ کرد، هەتاکوی ئێوارێکی دیکە و لە پرۆگرامێکی دیکەدا دەبینەوە میوانی ماڵەکانتان ئاسوودە بن و ئێوارێکی خۆش.